ئەم بەرنامەیەوە بەڵام چی بۆ خەڵکە وەحشیە ئەڵەی کە لە هەر خۆشیەکە پەنجانێ بە کلاشینکۆفەکەیە و لە پێناوی چیابراگەم چیگر و کێ کوچ ماڵی کێ وێران کراوە براگەم چی کرد هەستە سەر پێ عەزێر نەبێ براکەم چیگر ماڵی کێ وێران کراوە لا براگەم بەسی شێگریاران هاتۆ بە ماڵیم چ کەسی بێتۆ بە ماڵمانی هەم تێ ماڵمان چۆڵە زیرە سەسفر نارمانەکە بووە براگەم من لەویا کوژدا لە پێناوی چییە چی لە خەڵکە کردبوو چی کردبوو شێ کوشتبوو ماڵی شێ وێران کرداوای نێم ئێمە چیمان لەو خەڵکە کردووە خەڵ لە پێناوی چییە لە پێناوی چییە ئەم دەخە خۆشیە بۆچی دەخە خۆشی بوو بە ناخۆشی بۆ ئێمە خۆشی سەرۆکۆما بوو بە ناخۆشی بۆ ئێمە خەڵ لە پێناوی چییە براگەم ڕوێن یەک دەرزم برام نەبوو دوو تاقە برامە بوو یەک دانە مایەوە یەک دانە برام مایەوە ئەویکە من داما خەڵی چی بکەم براگەم ڕۆی چی بکەین ئەم دنیا ماڵەکەمانەمە شوێن و ڕێیەوە ناتوانم چینە ژوورەکەی ناتوانین ئەمە شوێنە زێیەوە خەڵ لە پێناوی چی کردبوو ئاخر کێ کوچ خەڵ لە پێناوی چی چنگەزێکی کوچ عەزێتی چنگەزێکی عەزێتی یەکەسی نێنا دڵی یەکەسی ناڕەنجاندبوو لە پێناوی چییە خەڵ لە پێناوی چییە بەداخەوە بەڕاستی من لێرەوە بە بەرپرسانی وڵاتە ئاڵێم یەک تۆز ئەگەر ئیحساستان بخەنە شوێنی و خێزانە ڕێزی ئەو فرمێسکانە بگرن تۆزێک یاساکانتان تونکەنەوە چۆن بازرگانێک کە نەود لە وڵاتە دەرەکات 100 پارێزەری بۆ ژیرێ بۆی کە ڕێوشێنی نەود بردنەکەی بە یاسایی بکرێت ئاوای احترامی فرمێسکی و ئەو هاوڵاتیانە بگرن کاکە جەنابەت دەستخۆش ئافو گەوری ونەوە بەناوی خۆی گەورە و میرەوە پێشەکی بە خێراتنی ئەستاد بە بەڕێزاکەم بە خێراتنی بەرنامەکەتان دەکەم زۆر سپاستان دەکەم عەزێتتان کێشا ئێوە گەورەیتان نوان زۆر مەمنونی مامۆستایانی ئاینیم خۆی گەورە پاداشتیان باتەوە کە لە کەناڵ و مینبەرەکانەوە هاوخەمی خۆیان بۆ من دەربڕیوە کە من دایکی شەهیدا دەمم قەت خۆش نابم لە خوێنی کوڕەکەم قەت خۆش نابم هیچ کاتێ من ڕازی نیم بەوە کە خوێنی کوڕەکەم بە فیڕۆ بڕوە کاک دکتۆر بەرهەم ئەم پەیامم بۆ تۆیە باوکی شەهیدە باوکی کە مندامە ڕازیم کوڕەکەم کە مندامە ڕازیم بەنەبوونی خۆم ڕازیم بە هەژاری بەخێوم کە ڕازیم کاک دکتۆر لە خۆشی ئەوەی کە تۆ بووی بەسەر و کۆمەر من کوڕەکەم شەهید کراوە نازی یەک خێزان نەماوە بەگەر تۆ بتوانی تۆڵم بۆ بکەیتەوە هاوکاری ئەو کوڕەکە مندامم بکەی هاوکاری ئەو باوکەی بکەی کە پشتی شکاوە کە ئەزنۆی شکاوە خۆم هێزم تیان نەماوە ناز لێ یەک ماڵان نەماوە خۆشی ژیانی ئێمە بەهۆی ئەوەی کە تۆ بووی بەسەر و کۆمەر ئێمە خۆشی ژیان لە ماڵەکەمان بڕا فرمێسک لە چاومان وشک نابێ هیچ کاتێ چی بکەم لەو مناڵانە کە هەموو ژیانیان لەگەڵەوە برایان بردەسەر و هەر هەموو ژیانیان یادگاری و برایانە ئەچنەوە نا ئەو ماڵە یادگاری براکان بیرەکێتەوە ژیانیان نەماوە بەدەست گریان و بەدەست خەفەت خواردنەوە کاک دکتۆر بەرهەم ئەم پەیامەم بۆ تۆیە نازی ئەو مناڵانە مەکەوێتە سەرشانی تۆ نازی ئەو باوکە کە منداماکەوێتە سەرشانی تۆ نازی خۆم کە حەو نەخۆشیم بێوێ لە ماڵەوە ئەکەوم بە نەبوونی خۆم ڕازیم بە نەبوونی خۆم ڕازیم خوای گیان بەڵام ڕازی نیم خوێنی ئەو کوڕم هیچ کاتێ بە فیڕۆ بڕوە ڕازی نیم خوای گیان داوای حەقی خۆم لە تۆکەم خوای گیان داوای حەقی خۆم لە تۆکەم خوای بکەی بە خاتری گەورەیەکی خۆ خوایە حەقەکەم گوم نەکەی من داواکارم لەو خوایە حەقەکەم لەم دنیاش و لە دنیاش بسێنێ ئەم پەیامەم بگەێنن بە دکتۆر بەرهەم تو خوا نازی یە خێزانی نێڵەوە ئیتر زۆر سپاستانەکەم خێراتنی کەناڵەکەتان سڵاو من وەک خۆم زۆر ناخۆشحاڵم کە دەروون و دیاردەیەم جارە بەو فرمێسکانە دەسی پێکرد لە ماوەی ڕابردووە بەرنمەیەکمان تۆمار کرد هەر لە دەروون و دیاردەوە سەبارەت بە بێشعوری و بێعەقلی ئەو ئینسانانەی کە خۆشی خۆیان بە تەقەکردنی هەڕەمەچی دەرەبڕن ئەم شوێنەی منی لێوەستاوم ئەو شوێنەیە کە گەنجێک ئادەمێکی 19 ساڵ کە تاکە کەسی تەندروستی خێزانەکەی بوو تاکە کەس بووە کە بژێوی خێزانەکەی پیا کردووە لەم یاریگایە یاری کردووە لەگەڵ هاوڕێکانیە لە بەرامبەر
بێشعوری و وحشی گەرێتی و ئینسانانی کە خۆشی خۆیان بەم فیشەکە دەرەبڕن بوو بە قوربانی. خۆزگە ئەو کورسی کە دامناوە بوو بەرپرسانی کە ئامادە نەبوون بێنە ئەم بەرنمەیەوە، خۆزگە بۆ لەحزەیەکە چوونە دڵی ئەو دایک و باوکانەوە، خۆزگە بۆ لەحزەیەک هەستیان بە بەرپرسیارەتیە کرد بەرامبەر ئەو وحشی گەرێتی کە لەم وڵاتە ڕوئات بە ناوی تەقی خۆشیەوە. پێم سەیرە ینی دەموچاوی ئەم هاوڵاتیانی کە ئێستا لەم بەرنمەیە ئامادەن کە خۆڕسکانە هاتوونەتە ناو بەرنمەکەەوە، هاتوونەتە ئەو یاریگایی کە کەمتر لە دە ڕۆژی ڕابردوو قوربانیەکی گەورەی تیایرا، پەرپەڕن لە ناومێدی، پەرپەڕن لەوەی کە پیان وایە نەیاسا ئەتوانێت چارەسەری ئەم شتە بکە و نا پۆلیس ئەتوانێت نەلایەنی ئەمنیەتوانێ. منیش ئەم بەرنمەیە وا دروست کرد بە هاوکاری ئەو میوانە بەڕێزانی کە لەگەڵ مایە، وامان دروست کرد کە ئەگەر بڵین یاساژ نەبێ، ئەگەر بڵین لایەنی ئەمنیش نەبێ، ئەو بێشعورانی کە پەنجانێن بە پەلەپیتکەی کلاشینکۆفەکانیانە، پەنجانێن بە پەلەپیتکەی دەمانچەکانیانە بۆ دەربڕینی خۆشیەکی شێتانی وحشی گەریانە، احترامێکی فرمێسکی و خێزانانە بگرن، احترامێکی دڵی ئەو دایکە بگرن کە پێش دە ڕۆژ پێش ئێستا جەرگی سووداوە. پێم خۆشە ئەم بەرنمەیە کۆی کە ئەو بەرپرسانی کە ئێمە داوامان کردن و نایانتوانی بە بیانووی جیاواز ئامادە بن لەم بەرنمەیە، پێم خۆشە لە تەلەڤیزۆنەکانتانەوە لانی کەم سەیریکەن، لانی کەم چارەسەری ئەم دیاردەیە بکەن کە قێزەوەترین دیاردەیە لە پرۆسەی دیموکراسیا کە هەڵبژاردننی پەرلەمانە خۆشی دەربڕین بە کلاشینکۆف و بە دەمانچاکرێ، لە خۆشیە هەر بە دەمانچێت، لە ناخۆشیە هەر بە دەمانچێت، تکایە سەیرێکی ئەم بەرنمەیە بکەن و لەم شاشەیەوە تۆزێ شعورتان بجوڵێنن بۆ چارەسەرکردنی ئەم دیاردەی. لای ئێمەدا تەقەی خۆشی و کوشتنی هاوڵاتیان بە گولەی وێڵ بەردەوام دووبارە دەبێتەوە تا ئێستا چەندین کەس بوونەتە قوربانی دوای هەڵبژاردننی بەرهەم ساڵح بە سەرۆکۆماری عێراق لە بەشێکی شار و شارۆچەکانی هەردوو پارێزگای سلێمانی و هەڵەبجا تەقەی خۆشی کرا کە یەکەم قوربانی لە قەزای چەمچەماڵ پیاوێکی تەمەن 47 ساڵان بوو بە ناوی فەرهاد محەممەد ئەمین لە ماڵەکەی خۆیدا بریندار بوو، بەڵام بەهۆی سەختی برینەکەی پاش گەیاندنی بۆ نەخۆشخانە گیانی لەدەستدا. لە هەمان کاتدا لە شاری سلێمانی گەنجێک بە ناوی ئادەم سەلام کە تەمەنی 19 ساڵ بوو لە گۆڕەپانێکی یاری تۆپێندا بە گولەی تەقەی خۆشی گیانی لەدەستدا. جگە لە چیرۆکی مردنە تراژیدیەکەی ئادەم ژیانیشی تراژیدی بوو چونکە تاکە کوڕی ساغی ماڵ بوو، بژێوی ژیانی خێزانێک لە ئەستۆی ئەودا بوو. پاش مردنیشی تەنها برایەک و باوکێکی خاوەن پێداویستی تایبەت و دوو خوشکی چاوپڕ فرمێس بەجێ ماون. چیرۆکە تراژیدیەکانی شەوی سەرۆکی کۆماری عێراق بەگیان لە دەستدانی دوو هاوڵاتی کۆتایی پێنەهات، بەڵکو دوا بەدوای ئەمانە و پاش 68 کاتژمێر ڕابەر کەمالی تەمەن 23 ساڵان بووە قوربانی کە یەکێک بوو لە بریندارەکانی تەقەی خۆشی لە شاری سلێمانی. بەهۆی سەختی برینەکەی لە نەخۆشخانەی فریاکەوتنی شاری سلێمانی گیانی لەدەستدا. بەپێی ئامارەکان بەهۆی تەقەی خۆشیەکانی شەوی 2 ئۆکتۆبەر 5 کەس لە سنووری پارێزگای سلێمانی و پارێزگای هەڵەبجا بوونە قوربانی، کەسیانیان گیانیان لەدەستدا. ئەو بەڕێزانی کە تەقەی خۆشیەکەن بە ئاسمانە قەت پرسیارتان لە خۆتان کردو ئەو فیشەکە بۆ چۆوە؟ لە بەرواری 8 نیسانی ئەمساڵ دەروون و دیاردە بەرنامێکی تایبەتی کرد دەربارەی دیاردەی هەڵگرتنی چەک و مەترسی ئەم دیاردەیە و هەنگاونانی بەرەو کارەساتی گەورە و مەترسی. دوا بەدوای ئەم بەرنامەیە حکوومەتی هەرێمی کوردستان چەند ڕێکارێکی یاسایی گرتەبەر و چەندین کەس لەسەر هەڵگرتنی چەکی بێمۆڵەت دەستگیر کران. لە هەرێمی کوردستان کەم ماڵ هەیە چەکی تێدا نەبێت، بەشێکی زۆر لەوانی چەکیان هەیە سەر بە هیچ هێزێکی ئەمنی یان پێشمەرگە و ئاسایش نین. لە ساڵی 2015 تاکوی ئێستا نزیکەی 3620 مۆڵەتی چەک هەڵگرتن بە هاوڵاتیان دراوە. چەکداری لە هەرێمی کوردستان سنووردار نییە، هەر بۆیە لە هەر بۆنەیەکی تاکە کەسی و حزبیدا دیاردەی تەقەی خۆشی سەر هەڵدەداتەوە و چەندین کەس دەبنە قوربانی و ماڵی دەیان کە زوێران دەکەن و جەرگی چەندین دایک دەسووتێنن. کاک سەرکەوت بینەری راپۆرتەکە بوویت و پێشم وایە جەنابەت ئاگاداری ئەو دۆخەی کە لە دوایین تەقەی خۆشی ئەمە بەگشتی باسی ئەم دیاردە قێزە و نەوەحشی گەرێتیاکەین و بۆیە ئەڵێم تەقەی خۆشی هەر بە ناوەکەی خۆیەوە کە احتیمال لە خۆشی بێ بۆ کۆمەڵێ عەقڵی وەحشی گەرێتی بەڕاستی چی کراوە؟
کاک دەرونێم وەکو بەڕێبەرایەتی پۆلیسی سلێمانی لە سەرەتای هەڵبژاردنەکانەوە ڕاگەیەنراکمان بڵاو کردەوە لەوەی کە خەڵک ئاگادار بن کە تەقە نەکەن لەگەڵ ئەوەی ئێمەش ئاگادارکەن لە بوونی هەر کەسێک کە دراوسێتە یا لە ئۆتۆمبیلێکەوە تەقاکە گرتە ڤیددیۆیەکمان بۆ نێری پەیوەندێکی تەلەفۆنیمان پێوە بکەن ئەمە وەکو ڕاگەیەنراک بڵاومان کردەوە بەدەر لەوەی کە هێزەکانمان لە سەرەتای بانگەشەوە هەتا ئاخر ڕۆژی هەڵبژاردننی سەر و کۆماریش ئێمە هێزەکانمان لە ئامادە باشیا بووە لە ئینتیخابات لە ئاشکراکردنی دەرەنجامە نافەرمیەکانە تەقە دروست بوو ئێمە لەو دوو ڕۆژە 11 کەسمان دەستگیر کردووە ئەوانەی کە تەقەیان کردووە ڕۆژی هەڵبژاردننی سەر و کۆماریش هێزەکانمان بڵاوە پێکرد بوو بەڵام بەداخەوە تەقەکانەوەگە زۆر بوون کە سەیتەری نەک پۆلیس و ئاسایش هیچ هێزێکی تریش نەیەتوانین سەیتەری باشە تۆ پێ دوایە با بڵین با تۆزێ ڕازگۆ قسە بکەین ینی با تۆزێ بە منتەق قسە بکەین ینی پێ دوایە با بڵین خەلەلەکە لە ئێوەیە کە بۆتان کۆنتترۆل ناکرێ یان کێشەکە لەمە گەورەترە نەخێر خەلەلەکە لەوایە کە چەکێکی زۆر بە خەڵکە یعنی تۆ خۆیمە ناکری هەموو ماڵێک و پۆلیسێکی بۆ دانین ئەبێ خەڵک خۆی شعوری هەبێ ئەو چەکانە کە بەدەست خەڵکەوە هەمووی چەکی پێەیە ئەوە مشکلەی پۆلیس نییە بەڕاستی ئێمە ئەتوانین کۆنتترۆلی ئەوە بکەین کە لە سلێمانیا چەند هێزمانێ بە هێزی ئامادە و هێزی پۆلیسی فریاکەوتن و هێزەکانی ترمانەوە هەمووی لە ئامادە باشیا بووە ئەوەی کە بەرچاویەوەمەوە کەوتووە ئەوەی کە خەڵک پەیوەندی پێوە کردوین ئەڵێ دراوسەکەم تەقاکە چوونەتە سەرێنەمانەمان گرتووە بەڵام زۆری چەکەکە و بڵاوبوونەوەی چەکەکە بەناو خەڵکە ئەوە کۆنتترۆل ناکرێت تۆ گەر بیتە سەرباسیەوەی بڵێ خەڵک بریندارە بە منیش ئەڵەم بریندارە بە خەڵک شەهیدە بە خەڵک شەهید بووە ئەبێ حکوومەت و پەرلەمان ئیش لەسەرەوە بکە کە چەک لە خەڵک وەرگێتەوە کە سزایەک دانیەوەی کە چەکەی تەسلیم نەکرەوە سزایەکی قورسی بە نەک ئێستا بنکەیشە تەقاکە یەخەی پۆلیس بگری پۆلیس تۆ ڕووداوەکە ڕوویەوە کە قوربانی دروست بووە ینی هەرچیە کرێ خوێنیە و گەنجە ناگەڕێت ئێمەش لەگەڵەوەین ئێمەش لەگەڵەوە عیلە پەرێشانیان بووین ئێمەش خەفەتبار بووین ئێمەش پێمان ناخۆشە گەنجێکی وا کە مستەقبلێکی هەیە عیلێک بڕێوەبا بۆ بە فیشەکێک بکوژێت شەهید بکرێت بەڵام بەڕاستی ئەمە کاری 100% پۆلیس نییە ئەبێ نەک تۆ بۆ ئەم هەڵبژاردنە ماوەی تر هەڵبژاردننی تریژەکرێ ئەگەر حل نەکرێ بۆ ئەم چەکەی کە بەدەست خەڵکەوەیە ئەگەر حکوومەتی تازە کە تشکیلە بێ یەکەم بەرنامە لێسەرنەوەی چەک نەبێت لە خەڵک حاڵەتی تریژ باش کاک بورهان تۆ ئەندام پەرلەمانی خولی سێمی پەرلەمانی کوردستان بووی ئەو فترەی کە ئێوەش لە پەرلەمان بوون بە قسەی کۆمەڵێ خەڵک ئاکتیفترین خولی پەرلەمان بووە چیتان کرد بۆم دیاردانە ئەمەوەکو ڕابردووە قساکەین دواتر وەکو پارێزەرێگەمێ قسە دەبێت چیتان کرد بۆ ڕابردووە ئەوەی من بیرم بێ دەربارەی ببوورەوەت پێرم ینی کاک سەرکەوت دەڵێ یەکسەر قسەکەی بۆ ینی کۆتای قسەکەی بۆ کردوتی ئەرچی پەرلەمانەکە ئەم چەکانە وردە بە یاسایەک لە خەڵک پسەنێتەوە لە پێشمەرگە پسەنێتەوە ینی پێشمەرگەی من لە بەرنامەی ڕابردووە ئەو بەرنامەی کە لە ئەرشیفەوە پیشانیرە من بە بەشێک لەو بەرپرسان حکومیانە مودیا بۆ بەشێک لەو بەرپرسە ئاسکەریانە مودوتم ئەم چەکانە بۆ پێشمەرگەیەگە چێتەوەی باتەوە بۆ ماڵەوە بۆ پۆلیسێک چەکەکەیە باتەوە بۆ ماڵەوەتی منجەبمان ینی دروستکردنی منجە بوو ئەم کێشە بچووکانە دیاردە و کارەساتیەوە گەوری لێ خۆڵکە ینی قورسە دروستکردنی منجەبێک یا چی کراوە یا بێ پەرلەمان چی بکە ئەبێ چی بکرێ بۆ بنبرکردنی ئەم حاڵەتە سوپاس دەکەم وڵا پەرلەمان ئەگەر لەلایەن جیهاتی مختصەوە کە ئایا شوڕتەیە وەزارەتی ناوخۆیە و وەزارەتی پێشمەرگەی اقتراحاتی پێنەگا لە خۆیەوە قانونێکی تەشریع بکات و دای بنێم ئەوەنی من بیریشم بێ لە خولی ئێمە لە 2009 2013 تەنها وەرکشۆپێکرا دەربارەی یاسای چەکی ڕقم 16 ساڵی 93 و بۆ معلوماتی جەناب ئەو یاسای ئێستا کاری پێکرێ یاسای چەک ژمارە 16 هی ساڵی 1993 هیچ تعدیلێکی ئەو توی تیان نەکراوە و یاسایشی معیب و نامتەکامیل و لەگەڵ زروفی ئەم ڕۆیان نایەتەوە دەربارەی ئەوەش بۆ مەلجەب دروست ناکەن ئەوە پەیوەندی بە وەزارەتی پێشمەرگەوە هەیە ئێستا بۆ نمونە باشترین جێش لەم منتیقەیە جێشی ئیسرائیلە جێشی دیفاعیان هەیە یەک کەس چەک ناباتە ماڵەوە هەمووشی مۆزەفە یا دەوامی خۆیەکە ئەوانەی جێشی دیفاعن جێشی احتیاتە لە مەلجەبا هەیە و ڕقەمی هەیە بە پێ و ڕقەمی خۆی چەکی هەڵەگرێ بەڵام لێرە لەبەرەوەی چەک بە پێشمەرگا کە ڕەن پێشمەرگەکە چەکەکەی خۆی هێنێتەوە بۆ ماڵەوە و دوای ئەوە حکوومەتێکی زەعیفە لە وڵاتە ئەمە سەراحەتێکە حکوومەت نەیتوانێت تا ئێستا چەک بکڕێتەوە لە خەڵکی کۆی کاتەوە لە دەستی خەڵکی بسەنێ دوای ئەوەش مودەت تێدا بنێ بۆ چەکڕین دوای ئەوەش مودەت تێدا بنێ
ماڵ بە ماڵ بگەڕێ ئەو چەکانە کۆ بکاتەوە و زۆر دائیرە هەیە جەنابێت توانی بەیانی دەمانچەیەک بکەی بەلاقەوتەوە بڕۆ بۆ زۆربەی دائیرە لە ئیسیعلاماتەکەی لە پۆلیس دەمانچەکەدا ئەنی پێت ناڵێ ئارێکا کە تۆ ئیجازی چەکە پێ یا پێت نییە ئەگەر پێت نییە لەوێ حقا چەکەکە بەپی مادەی 22 قانونی چەکەکە و دەست بەسەرا بگری خۆش تەوقیفکەن ڕاوگرن بوونێرن بۆ محکەمەی تحقیق چەکەکە و مسادەرەکرێ ئەگەر دەمانچەیە ئەوە عقوبەیەکی بەپی مادەی 22 ئەسلیحە ئەگەر ئەسلیحەی حربیشە وەکو کڵاشنکۆف و نەگانیتر ئەو عقوبەتێکی قورستری هەیە لەم وڵاتە شتەکان دووسەرەیە کاک دەروون حرمەتم هەیە هەمومان تاکیم کۆمەڵگەین بەڵام ئێمە لە ڕووی سەقافیەوە میلەتێکی مستەوایەکی ئەو تۆمان نییە یعنی لە بەرامبەری شایاسا ژوک و پێویست جێبەجێ بڵێ بڵێ ئەمە لایەکی مۆزوعەکە یعنی ئەمە چی خۆشیێکی تایە من ئەم فیشەکات تەقێنم بە ئاسمان ئەم فیشەکە سار دەبێتەوە خوارەوە ئەیا بەسەری یەکێکە زەرەرەیە ڕەنگە ئاگر بەربەنزیخانەیە ئاگرێک بنێتەوە چەنەها ماڵ و منتیقە وێران کاکە بەنزیخانەکان لێرە سەرێکی تریشی پەیوەندی بە حکوومەتەوە هەیە کە هەندێک جار وەکو پێویست نە یاساکان جێبەجێەکە ئەگەر ئێستا ئەو یاسایانی هەیە مەجال هەبوو لە بەرنامەکە تا مادە بە مادە شەرحیگەین ئەوانەش جێبەجێکا بۆ حاڵی ئێستا هەر باشە حدودێ بۆ ئەوەش جێبەجێدانی ئەوەش جێبەجێ ناکە بڵێ بەداخەوە کاک مەهدی مەحموود سکرتێری ئەنجومەنی پارێزگاری سلەیمانی ئێوە چیتان کردووە بۆ بنبرکردنی ئەم دیاردانە بسم الله الرحمن الرحیم سەرەتا من پرسە و سەرخۆشی خۆمان ڕاستی بنەماڵەی بەڕێز کاک ئادامەکەم و هەردوو بنەماڵەکەی تر ئینشەڵا ئەمە ئەخیری کۆس دەبێت ئەمەوێ پشمەوە بۆ پێشەوە سەرەتا باش لە ئاستی بەرپرسانی ئەم وڵاتە کە چی بۆ لایەن و بەخشیەکە دەن بە کەسێک بەخشەکانیان دەمانژیان کڵاشنکۆفە لێەوە دەست پێەکات مۆزوعەکە بەداخەوە ڕاست ئەوایە بەخششی مەسئولینی گەورە سێتێک کتێب وایە کتێبی فکری ڕۆشنبیری سیاسی اقتصادی ئیداری ئەخلاقی نەک دەمانچەیەک یان کڵاشنکۆفێک لێەوە سێریکە کێشەم کۆمەڵگەیە دەمانچە و کڵاشنکۆف کە تۆ ئیدەی بەهەدی ینی بڕۆ بکوژە بڕۆ تەقە بکە ینی ئەسلی مۆزەکە لێوە دەست پێک ئەمە یەک دوو ئەمەی کە کرا بە تەقەی خۆشی چی پێویستی بۆ خۆشیە کرد سەرۆکی کۆمار لە عێراقا پشتی کووردە لە 2005 دوو خول بەڕێز مام جەلال بووە دوایی بەڕێز دوکر فواد بووە ئەم جارە کوردێکی ترەکە بەڕێز دوکە بەرهەمە ینی ئەمە شتێکی مفاجئە نییە کە یکەنانی یعنی خۆشی دەبڕێنێکی غیر تەبیعیە چونکە ئەمە پشتی خۆتەوە هیچ عینێکی تیان نییە شتێکی مفاجئە نیە ئەمە دوو سێهەم تەقەی خۆشی لە فیلمەکەشا کە باست کرد ینی وەسایلی تر هەیە ئەو تەڵقەتەن ڕۆشتانە هەیە تەبیعیە ئەوەش کە باس کرا بۆ شتی نەتەوەیە تا بۆ شتی ئاواژ نییە لە هەر حاڵەتێکە ئەگەر ڕۆژگە شتێکی تەبیعیە بەڵام قازیفە و بیکەیسی و کڵاشنکۆف بەم ئاسمانگی سلێمانی و هەڵەبژیامە شتێکی هەر زۆر غیر تەبیعیە یەمە سەر ئەسڵی مۆزۆکە کە ئەم پێدانی تفەنگ و دەمانچە و شتە لای خەڵکە ئەمە کارەساتەکە دروستەکە لە ئەمان کاتە پێویست بۆ کات کە ئیجرئات بکرێ ئیجرئات ئەگەر نەکرێ ئەمە دووبارە و سێبارە بێتەوە لە خولێکی تررا دیسان بەڕێز سەرۆکی کۆمارێکی ڕەبژێرێتەوە هەڵبژاردنێک ترەکرێتەوە کەواتە مەبێت لە ئەسڵان ڕیشەکێش بکرێ ئەگەر ڕیشەکێش نەکرێت سەقافی ئەمە لەوە ئاستانیە کە لەم مەراسیمانە بە شێوەیەکی مۆدێرانە مامەڕە بکەین لێرەوە دێمە سەر ئەوەی کە فعلەن پێویست بەوە ناکە هەموو کەسێک چەکەی بەرێتەوە بۆ ماڵەوە قازیفە لە ماڵەوەی بیکەیسی لە ماڵەوەی کڵاشنکۆف لە ماڵەوە ئەڵێ وەڵاینی خۆمە باشە بۆ تۆ تفەنگ هەیە بۆ دەمانچە هەیە بۆ کڵاشنکۆف هەیە ئەمانە هەمووی خوێن و ئاگرە پێویست بەوە کاکبوران باسی کرد لە ئیسرائیل لە وڵاتێکە کە هەموو گیانی ژەهری مار و خەتەرە بەڵام لەو مۆزوعە مەدەنانە مامەڵەیەکە کەواتە ئەبێ ئەسڵی مۆزوع لێوە هەڵکەین ئەخیری قسەم لە مۆزوعە حکومەت مەسئولی ئەو خوێنەیە کە ڕژاوە حکومەت باوک لە ماڵە بە ئیجرئات کات مامۆستای مەکتەبە ئیجرئات کات سەرۆکی حیزبی ئیجرئات کات حکومەت مەسئولی ئەوە ڕۆخێ لە ئیجرئاتکردن بەرامبەر بەم کێشانە وە خوێنی ئەوە ناکرێت بە هەدەر بڕوە هەتا مەوزوعی ئەوەی کە من گوێم تێوە بوو یەکێک قسەیە کردی و قەدەری خوایە نەخێت قەدەری خوانیە ئەمە دەستی کەسێکە وی کوشتووە ئەمە خوا قەتعەن ئەمری واناکە و سیستەمی وای نییە کە ئاسمان بکەیت بە گولە بەران و دوایی نایبنێ ئەمری خوا ئەمە کەسێک هەڵساوە بە کوشتنیە و کەسە ئەگەر عەمد نییە خەتە ئیش نییە لە بینی عەمد و خەتە ئەمە شوبهە عەمدە کە ئەبێت سزای خۆی وەربگریت دەست خۆش کەوەری ناگرێ بەداخەوە کاک بورهان من کورسی چوارەمان کە داناوە شوێنی 5 بەرپرسی سیاسی باڵای هەم حکومی هەم ناحکومی بوو کە کەسیان تەشریفیان نێنە
لەو پێنج بەرپرسە دکتۆر هەڤاڵە بووبەکریتیا بوو جەنابیان لە سەفەرە عوزرەکەی شەرعی بوو و جەنابی قایم قامیتیا بوو التیزامی هەبوو یعنی وتی ناتوانم بێم لەگەڵ سێ بەرپرسی باڵای تریشە بارحاڵ من بەو کورسێ بەتاڵا ئەڵێم کە لە ماڵەوە گەر عزیێت نەبێ سەیرێکی بەرنامەکە بکەن و ئەم ڤیددیۆشتان پیشانێم کە دوایین تەقەی خۆشیە کە بەحساب ینی ئەوەی کە وەکو خۆی ناویە بم دوایین فیشک بارانکردن و تەقەی خۆشیە ئەمێ دوای ڤیددیۆکە پێم بڵێ ئایا لە ڕووی یاساییەوە تعامل بەو ڤیددیویانەوە کرێ و ڤیددیوانە ئەخوا لە ڕووی یاساییەوە حرەکە یاسایی پێ بکرێ بابی نەربین بمرە نارانی ئەبێ خەو ببینن بۆی ڕۆژە لە ڕۆژان بڵێن وەڵا نەماوە کاک بورهان بە کورتی پێم بڵێ ئیجراعاتی یاسایی ئەکرێ بۆ ڤیددیۆیانە بەپێی قانون ئەوەی ئەکرێ ئەوەی نیشان نەدا جەنابێت جەریمەیە تاوان تشکیلەکە باشە بەپێی مادەی 395 قانونی عقوباتی 1969 بەپێی مادەی 344 345 346 لە هەمان یاسا ئەمانە جەریمەیە ئەگەر مەجای هەبوو دواتر نفسی مادەکانی بۆ شەرحەکەم ئەمە ئەکرێ لە ڕێی هەموو جەریمەیەک چەند ڕێگەیەک کاک سەرکەوتیش لە جیهازی شوڕتایە ئەزانێ ڕێگەی یەکەم ئەوەیە بە متەلەبیسی وەکو جورمی مەشروط بیگری لەو حاڵەتانە ئەبووە هێزەکانی ئاسایشی ناوخۆ پۆلیس و ئاسایش و فریاکەوتن و چالاکی مەدەنی ئەوانیان بگرتایە ئەگەر ئەمە نەبوو ڕێگەی تر هەیە ئەگەر ئەمان ئێستا تووشێ و کارەساتە بوون ئەگەر شایەتیان هەیە کێ و تەقانەی کردو هەچ کەسێ تەقی کردوی ئەمان بۆیان هەیە شکات باشە ینی پرۆسی ببوورە فەرمو یا قوسی بچووکە پرۆسی داوا قەیدکردن و ئەم شتانە منە پرۆسێکی درو درێژخایانە ڕەنگە هیچ کەسێ تااقەتی نەما بێکە داوا قەیدکە بەڵام وەکو حکوومەتەوە ئەو ڤیددیوانەمانێمە لە جیرفانی خۆمان دەرنێنایە لە یوتیوب هەیە لە هەر تەقەی خۆشی لێ لە کوردستانی منێ نیا بۆ فەرمو ڕێگەی دووهەم ئەوەی ئەگەرمان شایەتیان هەبێت کە هەچ کەسێ تەقی کردێ بۆیان نێبیێن بە سزادان بە پێ و قانونانە و ئەچ کەسێکیش بێ ناوی ئاشکرا نەبێیەکێ تەقاکە بە ڕێگەی مخبری سڕی خۆی چێت ئێستا لە زۆربەی مەرکەزەکانی پۆلیسی سلێمانیە حاکم هەیە محقی عەدلی هەیە بە ڕێگەی مخبری سڕی ناویشی ناهێنرێ ناویشی ناچێتە فایلی داواکەوە ئیفادەی خۆیاڵێ فڵانە کەس من شایەتم و سوێنێن کە ئەمێ دیوە یان نێدیوە مەلەفی بۆ کرێتەوە دەستگیرەکرێ و ڕێگەیەکی تر لەوانە کە ئەم ڤیددیۆیانە هەیە پێویستە داواکاری گشتی ئەم مەلەفە بجوڵێنێ لە ڕێی داواکاری گشتی بیجوڵێنێ بۆ دادگای تەحقیق و مەسئولینی ئەمنی و ئیداری لە سلێمانیە بانگێش بکرێت پاڵپش بەو مادانی کە باسم کرد 344 و 345 و 346 لەگەڵ 495 ببوورە بانگ بکرێن لە ڕێگەی داواکاری گشتەوە ئایا ئەمانە ئینتیهاکی مادەکانی 329 330 کردووە کە من ئەگەر مۆزەفێکە بە پێی زانیاری جەنابێ وەکو پارێزەرێک داواکاری گشتی لە کوردستان بۆ دوایین ڕوودا و با بڵێن هیچ داوایەکی جوڵانوە نەمزانیوە لە میدیاکانی شوێمە ریسێرچمان کردووە هیچ شتێک لەو بارەوە باز نەکراوە یعنی منەمەوە بڵێم بەڕاستی لە ماوەی ڕابردووە یعنی لە ساڵانی ڕابردووە لانی کەم هەندێک میدیا یا هەندێک سیاسی لوتفیانە فەرموو تۆزێک نەرمونیانیان ڕوان ئەگەر بۆ شۆش بواە ئیدانەی تەقەکردن و ئیدانەی ئەم جۆرە وەحشی گەرێتیان نەکرد بەڵام لەم دوایە من لە هیچ میدیایەکەەوە شتم نەبینی بەڕاستی حتا بە ژێردنووسێکیش من نەمبینی دیارە گرنگجی بابەتەکە هەرەوەنەیە من وەکو پێم وت ینی حەزم کرد بەرنامەکە دوێکی ئەو دیوە یاسایی و قانونیە بێ کە باسی بکەین دیوێکیشی ئەو دیوە بێت کە بەڕاستی لە فرمێسکی ئەم خێزانە بەڕێزەوە کە خێزانی کاکە ئادەمن اینجا بۆ خێزانەکانی تر اینجا بۆ قوربانیەکانی تر ئیحساس و بێشعوری و ئینسانانە بجوڵێنین کە ئەم قوربانیە گەورانی لێکێتەوە منەمەوەتان پێ بڵێم لە مامی بەڕێزی کاکە ئادەمەوە دەست پێکەم ئەگەر ئازێت نەبێ منەمێ ئەو پێ بڵێم ینی داوای یاسایتان تۆمار کردووە یان هیچتان نەکردووە براکەم و
براکەم و براژنەکەم و کوڕەکە مندامەکە ئەم دوو کەمەندام و خێزانەکەی چوون ئێمەستەمە تا ئێستا یاسا کەسی نەگرت و بەدەم هیچ داواکی کەسوە ناتوێت ئێمەش لەسەر کێ این یاسا تۆمارکەن وتیان داواتانێتمان داوامان لەسەر کەس نییە چون کەس ناتوە بەدەم ئێمەوە لە حکومت لە پەرلەمان لە نوێنەر کابراک دوو مەسول هاتوون تۆزە دانیشتون ڕوتێتی باسی هیچ قانون و یاسایان بۆ ئێمە نەکرۆ ئێمەش خەڵکێکی فەقیری تا ئەم دقەیە هیچ لایەنیشی پەیوەندیدار بەڕسمی ناتۆتە سەر بەس کاک دوۆر هەموو توێتی هاتموە سەر تابزانم تاکە کەس کە بژێوی ئەم خێزانی بژێ ئەم خێزان بێ کاکە ئاندە بوو کە لە مەزەتخانەکە بە شاتی و مزاتخانەکە ڕۆژی بە 10,000 12,000 ئەو چی بە 15,000 شاگردی پیاوێک بوو ئیتر پیاوەکەش زۆر ڕێزیلیا گرتوێمەش زۆر دڵمامەم کوڕە خۆشوتی من هەرچی ئیمکانەتی و بڵێ مەخزەن و دوکان و قاسەمێ دامەدە دەستەوە پیاوە زۆر بە ئەدەب و بسومان و پیاوێکی بەڕێزە و پیاوێکی زیرەک بووە پیاوەکە لە بەرەوەی کە ئێمەش هەموو احتیمامێکمان خستە سەر ئەم مناڵە بەهۆی ئەو پیاوەوە کە وەسپی ئەم مناڵی ئێمەیدا و دەوری 5-6 مانگە ئیشەکە لای ئیتر زۆر دڵمان بەم گەنجە خۆش بوو ئیتر لە ناکاو خوا ئەم تەقەی خۆشەی تەقەی ناخۆشی بوو بەس بە خەڵک تەقەی خۆشی بوو ئێمەش داوا لەو بەرپرسانەکەین دا لە حکومەتی کێ لەم شارە بەرپرسە لێمە زازی کێ بەرپرسە ڕوو بکەین نەدەمی کێ چوونە دەرگای کێ بپارڕێنەوە تا ئەمە ناچین ئێوە بۆ لێمەی خۆتانەکەم ئێمە وەکو میدیایەکی گەورە لە کوردستانە پەیوەندیمان بە چەند بەرپرسێکەوە کرد کەسیان تەشریفیان جا ئێمە کەسێکی فەقیر بڵێن کەسێک بڵێن هیچ دایرێکم پیاوی دایرێکی نەدیوە بچێ بە کێ بڵێ من ئاهونزولەی خۆی بۆ لاکێ بێرە بەس دەڵام ئاهونزولەی خۆمان ڕۆکەی نەخوا تەنیان بە خوامان هەیە حەقەکەمان ینی بێئومێدن بێئومێدین لە هەموو شتێکیان چون بێئومێدین ئێمە کوڕە لەوڕ بەرپرسێک یا محامیەک پیاوێکی وە کاگوران محامییان یەکێکی ئەم شارە بەرپرسێ باز لە کاکەگیان ئەم کێشەوە لێتان قەوما بەم یاسایە بڕۆن یا بەم قانونە بڕۆن یا بەم یاسا بڕێمە کەس نە قانونین و نە یاساین و کابراایەکین فەقیری ماڵی خۆمان هەر من کابراایکی پۆلیسی کارەمام و کابراایکی حەماڵە و کابراایکی نەخۆش ئەو کابراایکی کەمەندامە ئیتر ڕوو بکەی نەکوێ بەداخەوە فاسەکەم بەڕێزی بەداخەوە منەمێ